سڵاوتان لێبێ خۆشەویستان، من چۆمان خەسرۆم لە بەرنامەی ئەمڕۆی چۆمان ئەمڕۆ لەگەڵتانم. بەرنامەی ئەمڕۆی چۆمان مژارە گەرمەکانی ڕۆژ هەڵدەبژێرێ و بەرنامەی سیاسی بیاخود کۆمەڵایەتی لەو بوارە پسپۆر و شارەزا دێنێتە بەرنامەی ئەمڕۆی چۆمان. بۆ ئەمڕۆژ کەسایەتێکی شاری سلێمانی پرۆفیسۆر دکتۆر کاوە قەرداغی وەکو پسپۆڕەکەی لە بواری کارگەڕی دارایە لە ستۆدیۆی بەرنامەی ئەمڕۆی چۆمانە. کاک دکتۆر بەخێراتی. سپاسی بەڕێستەکەم، سپاسی کەناڵەکەکەم، شکر، سپاسی کارمەندانەکەم لە پشکامیرەوە، سپاسی بینەدانمانەکەم لە هێزدان داواکارم ئینشاءالله بەدڵیان بێ بەرنامەکەمان بە تایبەتی دانیشتوانی شاری هەڵمەت و قوربانی و نیشتیمانەکەمان. دکتۆر جان، مژاری گەرمی ئەمڕۆ و چەند ڕۆژە دەست پێکراوە ئەویش هەڵمەتی هەڵبژاردنە، حملەی هەڵبژاردنە. دکتۆر کاوە تەبەن لە ستودیۆی سلێمانی ڕادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانیە. طبعا حضوری جەنابتان لە بواری کارگەڕی و دارایی و باسەکەش کە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە خولی شەشەمەکە دکتۆر هاتوتە مەیدان. الحەمدولله بەخێراتی. سپاسم بۆ هەم کایەکە و هەم لە هەمان کاتا کاک دکتۆر وەکو کە کەسێکی بێلایەن، یعنی مەبەستم لەوەیە کە حزبی نیت، بەڵام لەسەر لیستێکی حزبی کاک دکتۆر من کاندیدە من هەڵبژێرراوە. من شانازیەکەم بە سەرۆکایەتی پارتی دیموکراتی کوردستان بە گشت ئۆرگانەکانیانەوە کە منیان هەڵبژارد بێمە ئەو شەرەفەندیان پێیان کە بێمە لیستی پارتی دیموکراتی کوردستانەوە وەکو کەسایەتی خۆم بێلایەن، چونکە فکری ئەو پارتە فکرێکی نەتەوایەتی نیشتیمانێتیە، فکرێکی بیری تەسکی حیزبایەتی نییە و ئینەما فکرێکاتەوە بە نیشتیمان و بە نەتەوەکەیەوە. منش لەو ڕوانگەیەوە ئەو شەرەفەندیان پێیان تەمەناکەم لە جێگای متمانەی دەنگدەران بین، لە جێگای متمانی خەڵکی شارەکەم بم کە بە متمانی خەڵکی نیشتیمانەکەم بم. وەک چاودێرێکی سیاسی، ئەمە پرسیارێکدا ڕادێ زۆر شەخصیشە، وەک چاودێرێکی سیاسی لە هەمان کاتا کە پسپۆڕەکەی جەنابتان کارگەڕی و داراییە پرۆفیسۆرە، یعنی جگەل لە دکتۆرە پرۆفیسۆر حتمما تووڕەکراویت، دنیاە بۆ شاید بینیوەتەوە و حەق بەوە نەدراوە کە بواە حەق بدرایە بە دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە 2014ەوە کە چۆن یاری بە مادە دەستوریەکان نەکرێت بە تایبەتی قوت و بژێوی و ژیاری دانیشتوانی هەرێمی کوردستان بە تایبەتی تر موچە خۆران. بەڵێ من لە ماوەی ئەم لەم ساڵی 2014 تاقوی سێ بابنین لەم پێنج کابینەی پێشوە زۆر لاوازیم بینی لە کاندیدانی یان نەکاندیدان لە هەڵبژێراوانی لایەنە سیاسیەکان بۆ بەگشتی نەک بڵێم لایەنێکی سیاسی لە لاوازیان لە چ لایەنێکەوە لە لایەنە دەستوری و لایەنە یاسایی و لایەنە کارگێڕێکە و لایەنە دارایەکە. بەداخەوە من ئالێرەوە ئەیڵم لە کابینەی پێشووە من لە کەناڵێ لە کەناڵەکان و کەناڵی KNN بووە بزانم ئاماژەم پێە تازە یاساکە با بڵێن پەسەند کرابوو هینی بودجە وەرەقەکانم خستە بەردەمی با بڵێن ئەم پێشکەشکارەکە و یەکی لە کاندیدانی هینی ئەندامانی پەرلەمانی عێراق لەسەر لیستی یەکێتی دانیشت بوو. وتم ئەم یاسایە ناگونجیە بۆ هەرێمی کوردستان و هیچ بڕگەیەکی تیانە بۆ کورد و کوردستان بێت. لە ساڵی 23 لە ساڵی 2023 کە یاسای بودجەکە مسادەقەکرا بۆ 3 ساڵ 23 و 24 و 25 من لەو ساڵە وتم هەڵەیە بەداخەوە هیچ کەسێک لەوانی کە لە ئەندامانی پەرلەمانی عێراق بوون لە نوێنەرانی کورد کە ئاماژیان بۆنەیە وەجگە لەوەش جاری وا هەیە لە دەستگای ڕاگەیاندنەکانە ئەڵێن کە دەستور هەڵەیتیایە. من لێرە بەرپرس مێڵم دەستور هەڵەیتیانە، ئەتوانین بڵین جوانترین دەستورە لە عێراق، بەڵام دەستور هەندێک لە بڕگەکانی هەیە جێبەجێ نەکراوە. ئەم کۆی دەنگی کوردیە لە بەغا کاریان نەکرد بە یەک هەناسە بۆ کورد و کوردستان بۆی ئەو جێگا هەڵانە دەستنیشانی بکەن و لۆبیەکی بۆ دروستکەن بە پەیوەندیەک لەگەڵ لایەنەکانی کە لەگەڵ برایانی عەرەب و سنە و شیعە و گشت پارێزگاکاری کە بۆ ئەوەی مافی پێشێکراوی خۆمان وەرگرینەوە. ئەمە لاوازیەکە
و لەوانەش تۆزێکی کە باسی بکەینەوە لاوازی کاندیدانمان لە زمانەوانیەوە لە پەیوەندیکردنەوە تۆ کە ئەچیتە بەغا بەرپرسیت لە بەردەمی خوا و لە بەردەمی ناخی خۆتە و لە بەردەمی میلەتەکەتە لەسەر ئەو وشانی کە ئێڵی و ئەو ڕستانی کە باسی ئەەکەی لە پەرلەمانی عێراق. دوجار بە تیم گروپ ینی پێکەوە لایەنە کوردستانەکان بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان دەبواە ینی منەظەمتر کاریان لەسەر ئەوە بکردایە بۆ نمونە دکتۆر پسپۆڕەکەی کارگەڕی و دارایە ئیتر پسپۆڕەکەی ینی هەر یەکە و لە گۆشەیەکەوە دەبواە خزمەتیان بکردایە. بەڵە بێگومان کۆی کارگێڕی دائیمەن و توش بە لە کەناڵەکانی کە پێوەرێکە بۆ ئەوی بزانین چەند پێشکەوتووە ئەو وڵاتە. ئەم پەرلەمانی ئێمە کایستا هەمان بۆ لەو پێش دە و پێنج کابینەی پێشووە لاوازیەکی گەوری تیا بۆ لە ڕووی کارگێڕیەوە چونکە کارگێڕی وەریان نەگرتووە بە زانست بەداخەوە ئێڵێم لایەنە سیاسیەکانمان تێ بڵێ ڕۆحی بەڕێوەبردننی وڵاتە بەڵێ ڕۆحی بەڕێوەبردننی وڵاتە جیاوازی ناکەن قیاداتی سیاسی ئەحزابماکانمان حزبەکانمان لە نێوان ئابووری دارایی کارگێڕی ئامان هەچ کەسی ئابووری بێ ئەیکەن بەناو پەرلەمانی عێراق یا پەرلەمانی کوردستان یاسایی بێ ئەیکەن بەڵام ئایا چەند شارەزایی هەیە لە دانانی بودجە لە مافەکانی با بڵین فەرمانبەر و هاوڵاتی لە مافەکانی مرۆڤ لە ناو سنوورەکەی کە ئەو نوێنەریانە و لە هەمان کاتیشە لە نیهایەتی فترە زەمنێکە نهایەتی قۆناغی ساڵەکە پێویستەکە بزانێ لەکوێ خاڵە لاوازەکانێتی لەکوێ خاڵە بەهێزەکانێتی ئەوەی بەهێزە بەهێزتری کە ئەوەشی لاوازە هەمویان وەکو ئاماژە و پیا بەڕێزن تیمی کورد بن نەک تیمی لایەنێکی سیاسی بن هەتاکو کار بکەین بە تیمی لایەنێکی سیاسی ئەکوینە هەڵەوە وامان لێ هات لە بەغا ئەوەی کە تێبینیمانەکرد پێشبڕکی ئەکرا لە نێوان هەندێک لە ئەندا پەرلەمانەکانی عێراقا بەس لە پێناوی لە تەلەڤیزیۆنا دەرکەون بۆی عەدەدی با بڵین دەرکەوتنی تەلەڤیزیۆن بۆ کابینەی داهاتوو خۆیان بژێتەوە تەبەن پارتی بە دروشمی هاوبەشی هاوسەنگی سازان بڵێ ئەمە دەستی پێ کردو ینی من بەداخەوەمە ئەڵم و دوجار پارتی هەمیشە هاوبەشیەکە هاوسەنگیەکە و سازانیشەکە بەڵام ئێمە لایەنی کوردیمان بینی بە ئەندازەی نێیارەکان فاشیەکانی ناو عێراق ینی کۆمەکی عێراقیانیان نەکرد ئەوانەی کە دەستیانەوە بۆ قوت و بوو ینی بۆ ئەوەی کە پێڵن ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان بەداخەوە تامان ئەمە لیستەکانی بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان ناگرێت سازشی نەکرد ینی تەنازلی نەکرد لەوانەی کە لە عێراقا بە حکمی سنە و شیعە ینی سنە و شیعی زۆرینە دوجار کورد ینی بەو ڕێژێنێ بە بەڵام لە چوارچەوەی دەستور لە چوارچەوەی فیدراڵێتە ئێمە ئەتوانی مافەکانی خۆمان بێگومان هۆکارەکی ئەوەیە با ئێمە لە ماڵی خۆمانەوە باسکەین پێشوچی لە ماڵی خەڵڵێ کادرانی ئەندامەکانی کە چوونەتە پەرلەمانی عێراق لە کادرانی پارتی لە کاندیدانی پارتی پێویستەکە ئەگەر لایەنە سیاسیەکانی کەس دوورکەونەوە شتی هەڵە بڵێن یا پێشەوەی هەڵەکە بڵێ یا دوایەوەی هەڵەکە بڵێ هەڵەکی وتووە پێویستەکە دانیشتە دانوستانێکی لەگەڵ بکات ئاڵوگۆڕێکی بیرڕابکات لەگەڵیا ئەگەر بینی هەڵەکە لێ خۆمانەوەیە وەکو لە قیادی کوردیەوەیە پێویستەکە ئەم هەڵەیە لە ڕووی زانستیەوە نەک لە ڕووی عاتفیەوە نەقلی کا بۆ قیادی سیاسی بڵێ ئەزانن لە فلان لایەنە ئەویان کەشف کردووە پێویستەکە ئێمە لەگەڵیان نبین بۆ ئەوەی مەبەستەکەم لەوەیە کاک دکتۆر ینی ئەوان بوون دوجار ئەچونشکە هێدان لە هەرێمی کوردستانە و ئەوان بوون دوجار مەبەستەکەم لەوەیە کاک دکتۆر بۆچی لیستی پارتی دیموکراتی کوردستان و نوێنەرانی پارتی دیموکراتی کوردستان زەرورە لەبەرەوەی بە نمونە زۆر بە ئاگایانە و زۆر سەراحەت ئەمە بڵم حەشدی شعبی ئەمە زانین چنیەتێکی بەرام بەڵام لایەنی کوردی بۆ ئەوانیان کردە لایەنێکی دەست قانونی لە پەرلەمانی عێراق بڕیاریان کە بۆ دەرچوو ئەشگەیشتە سەر مافێکی کورد دەنگیان نایە یا ڕۆشتە دەرەوە یاود ئامادە نەبووین لەبەر چۆکاری بێ وەکو لە بیدایەتی بەرنامەکە ئاماژەم بێ تۆ بەرپرسی لە بەردەمی خوا وەکو نوێنەر لە بەردەمی میلەتەکەتە لە بەردەمی ناخی خۆت و مناڵەکانتە کە دیفاع لێ بکەی حتا ئەگەر قیادی سیاسی داوە و لێ بکە کە قەرارێکی هەڵە بی پێویستە کات بشی بە قیادی سیاسی خۆت بڵێ هەڵک ئەمە هەڵەیە 1 2 3 4 بۆ ئەوەی چی دەکا بۆی هاوڕێکانی کەم بە هەمویان بە کۆمان وەکو تیم وەرک
تێگەیشتی وەکو تیمێک یەک تیم یەک دەنگ بین یەک دەم و چاو بین بۆ گەڕانەوەی مافەکانی کورد. کاک دکتۆر ئەو تەناوزلانە ئەو سازشانی کە عراق داوای ئەکرد تەمەن کابینەی نوێم یا بە ڕوونتر بڵێم حزبی یەکەمی عراق و هەرێمی کوردستان پارتی سازشی نەکرد بەم واتایە سبێنە پرۆفسۆر کاوەقڕەداغیە بێتە نوێنەری دەنگدەرەکانی خۆی بە تابەتی لە سلێمان سازشکردن ئیشەڵڵا بە دیوێکە سازشکردن ناکاتە ینی دیوێک نائگایی ناکاتە خیانەتی ینی نیشتیمانی تو 2000 مافی خۆت بی بە وڵاتێک تەبەن قسەم لەسەرەوەیە منەمێ پرسیارکرد بم سازشکردن ناکاتە خیانەت ئێمە ئەبواە کاک دکتۆر ئەو نوێنەرانی کە لە عراق بوون و دەنگدەری کورد نردنی ئەبواە ئەمە داوای قەرەوەبان کردایەتەوە بۆ ئێمە میلەتێکی جینۆسایت کراوی تازە بە تازە ینی لەسەر بوجە و موچە ئەمە ئەو پەڕی نائگایی نییە دکتۆر کە نوێنەرانی ئەمە ینی بەو ڕادێ ئەمە هاتوونێتە ئەوەی کە ئەوکەی پارتی کە بەرگریکاری هەرێمی کوردستانە کوردیش کووردە بەڵێ ینی بەبەستەکەم لەوێ نوێنەرانی کووردە بووە ئێستا ینی نوێنەرایەتیەوەیان بکردایە وەکو چۆن هۆڵۆکۆستی جوولەکە هەیە وەکو چۆن کوێیت قەرەبوو ئەکرێتەوە لەلایەن عراقەوە ئێمە جینۆسایت کراوین دکتۆر بەڵێ لە کابینەی یەکەمەوە من ڕێژەکەی جیاوازە لە نوێنەرێکەوە یا لە پۆستێکەوە لە هەرێمی لە عێراقا بۆ پۆستێکیکە لە کابینەی یەکەمەوە گشت ئەو کوردانی کە لە بەغا کاریان کردووە کاریان نەکردووە بە هەستێکی نیشتیمانی کاریان کردووە لەبەر دوو هۆکار هۆکارێکی بیری تەسکی حیزبەتی بوو هۆکاری دوو هەمیان ئەوە بووە چەند بمێنێتەوە لەو جێگایە بۆی مەرفع مادیەکانی مشکاندنی یەکترمان بینیوە بەڵێ ئەمە لە نەتیجەی نهائیە لەسەر پرۆسەی ئەوەی کە چەندەها ساڵە کورد شەهیدی بوو ئەیات و زیندانی سیاسی بۆیە و کیمیابارانی دەسیاتێکی زۆری لیا بەقەدر ئەم دەریای ژیانە دەسیاتی بۆیە نەماتوانی ئێمە هەنگاوی خۆمان ئاگات دەبێ برا ئازیزەکەم بینەرانیش ئەزان یەکەم جار کە ڕژێمی پێشوو ڕووخا بە قوترین دوو هێز هاتە ناو بەغاوە پارتی یەکێتی بوو بەڵام ئیستا بەداخەوە هەندێک لەلایەنەکان کە دروست بوون لەسەر جادی قیرتاو دروست بوون هاتنە پێشەوە لە باتی بێن ئەگەر ئێمە هەڵەمان کردی بێن ئەگەر یەکێتی و پارتی هەڵی کردی بێ بێن لەگەڵمانە دانیشن فێرمان کەن ڕاستی کەینەوە نەبعەکسەوە چوون پشتی دوژمنیان کرد هەڵەشمان نەبووە بۆیان کردیم دکتۆر من ورتر لەمە پرسییم حتمما بابەتەکە گەرمتر ئەەکەم لە چی ینی ئێمە دەبواە داوای قەرەبوو و جینۆسایدمان بکردای بەڵام هەر ئەم لایەنانە بوون کە دوجار نائگایی دەنگدەری کورد دەنگە ینی هەموو شتێت تۆ بێت تەسلیم کە تەسلیم بوون بە معنای چییە تۆ دوایەوە کیمیاباران کراوی ئەنفال کراوی حەقی شەهیدانمان نەیە تەرمی شەهیدەکانمان نەهێناوەتەوە بۆ کوردستان ئێسکۆپروسی ئەنفالەکانمان نەمان هێناوەتەوە کە یەکیش قسا کات ئێستا کاتی ئینتیخاباتە ئەڵێ ئێمە هەموو شتێکەکەی من ڕێزم هەیە بۆ هەموو ئەو لایەنە سیاسیانە پێویستەکە ئەمڕۆ من خۆزگەمە خواست گشتدایەنە سیاسەکانی کورد ئەمڕۆ یەک لیست بوونایە بەهاتنا لە نێوان ئەو لیستانە کامیان بەتوانایە بەهاتە بەڕێزت یا ئەو بینەرەی کە بەتوانایە هەڵی بژارتا بیوتە ئەمە لە لیستەکەی منە ئەو بەتوانایە تۆش لیستەکەی تۆ بەتواناکە با میلەتی هەڵبژێرن لە مەجموعی ئەو عەدەدی ژماری کورسیانی کە هەمان هەموو بە یەک دەمبووینایە گەورەترین عەدەدمانە هێنا لە عێراقا ئەو کاتە کە ئێمە هێزێکی بە قووەتمان هەبووە لە دەنگدان لە ناو پەرلەمانی عێراقا ئەماتوانی کاری خۆمان بە جوانی بکەین و حتا ئەوانیش کە هەڵبژێرێن بۆ پۆستەکانی عێراق ئەکە ئەبینم لاوازە دەری کەم و شخصێکی بە قووەت بێنم کە ناچووکە من بە بۆچوونی خۆم هەموو کوردویە دڵسۆزە بۆ گەل و نیشتیمانەکەی گشت کوردان دڵسۆزن ماعەدا ئەوانی کە کارەکەم بە بیری تەسکی حیزبەتی بیری تەسکی حیزبەتی لەو حیزبە استیفادەکە لەبەرەوە چیە کات کویچی پێ نییە ئەڵێ با من پشم کە ئەم جارە بۆ سیغەیە نابێت دکتۆر ئەگەر ینی بە گومانیش بێ بە گریمانی بەبێ بەڵگەش بێ ئێمە لە نێو حزابی کوردیە ئەجەندای دەرەکی نبینینەوە بێگومان ئێمە کەوتوینەتە جێگایەکەوە گشت دەور و پشتمان دوژمنە نەمە بەسم لە نیەتی ئەمانەیە کە بەو شێوە لە پەرلەمانی عێراق و لە بەغا بەو شێوێ بێگومان لەوانێکیانە کرد دوژمنی جواناکە بەڵێ ئەمە بێگومان خۆی ئەبووە بەهاتنایە با بڵێن نوێنەری کورد لە عێراقا ئێلا پەیوەندیەکی وای دروست کردیان لایەنەکە لەگەڵ لایەنەکانی کە بیان توانایە ئەو ئەجندایی دەرەوە
قەڵپی نەکەنەوە بۆ ناوەوە دژی کورد و کوردستان لە نەتیجە کە ئێمە ئەوە ینی ئەوانە بینین و بەڵام ناو نایێنین لە نەتیجە ئەمە نایبینینەوە کە دەنگدەری هەرێمی کوردستان سزای ئەوانە یاوە و سزایان ئەبێ ئەبێ خۆی دەنگدەری هەرێمی کوردستان لە چوارچێوەی دیموکراسی هەر کەسەوە ئازادە دەنگدەری هەرێمی کوردستان دەنگدەرێکی تێگەیشتی و ڕەوشنبیرە بەگشت با بڵێن چین و ئاستەکانەوە حتا تەنانەت عشیرەتەکانمان سەرۆک عشیرەتەکانمان ئینسانی سۆز و ڕێک و پێک و بەتوانە و خاوەن ئەزمون ئەو جوتیاری کە هەمانەکە خوێندنی تاو نەکردو هەمویان خاوەن پێویستە کات ئەمڕۆ کە ئەچن بۆ دەنگدان دەنگە بن بە یەکێک کە بتوانێت دیفاعیان لێ بکات دیفاع لە ئەو مافانی کە پێشێر کراوە ئەمەش نەبێ بە دروشمێک لایەنەکان بڵێن ئێمە وا ئەکەین ئێمە واکەین دوای شەپیان نەکرێت سنووری دەسەڵاتی نوێنەر لە بەغا سنوورێکی تەحدید کراوە با بڵێن سنووردارە ئەتوانێت پرۆژەیە تەقدیم کات بۆ پەرلەمانی عێراق وا لە گشت ئەوانە بکە کە نوێنەری کوردن بچن بەرەو پێشەوە بە ڕۆشنبیرەکان و بەتوانەکەیان نەک بچن دوای کەسانێک کەون کە توانێت ئەویان نەبێت دیفاع لە نەتەوەکیان بکەن و پەیوەندیشمان لەگەڵ برایانی شیعە لەگەڵ برایانی سنە هەتاکو بە قووەتی بکەین هەتاکو ئێمە دەریخین بۆ عێراق هەبووی کە ئەم لایەنە سیاسیە کوردیانە بۆ ئینسانە وە بتایبەتی پارتیشمان پارتی دیموکراتی کوردستان کە من بۆی ئەڵم پارتیبان چونکە ئەو شەرەفەندیان پیان کەوتوە ناو لیستەکەیانەوە کە وەکو شخصێکی بێلایەن پێویستە کات ئەم لایەنانە کار بکەن لە تەوەجوهێکی ئینسانی ئەوەی کە لە بەسڕەیە و ئەوەی لە عێمارەیە و ئەوەی لە ناسریە و لە ڕمادیە وای لێ بکەم دوو ڕۆژی کە بڵێ من ئەو لایەنە کوردیانم ئەوێت دەنگی پێ ئەم نەک لایەنەکانی خۆمان کە لەوێن هیچ شتێکیان بۆ نەکردوین باشین بەراوردیش ئەوەیە کە بیکەن بڵێ کاکە وەرە سەیری کوردستان کەم بزانە چی لێ هاتووە ئێمە ئەڵێن کەمال بۆ خوایە بۆ عەبد نییە لاوازیمان هەیە بەڵێ لاوازیمان هەیە کەم و کوڕیمان هەیە بەڵێ هەمانە کورد لێمان ڕازیە لە 100% ناخێن لە لێمان ڕازی نییە هۆکارەکەشی چی بوو وەرە هۆکارەکەی ئەوە بوو لە ماوەی ئەم 34 ساڵە بە عەقڵێکی کارگێڕی و دارایی و کارمان نەکردووە بە عەقڵێکی بیری تەسکی حیزبایەتی هێنامانە تەخەسوساتێکی جیاواز دوو ڕۆژ لە جامیعەیەکی لاواز خوێنیوەتی بە بڕوانامەیەکی وان زمانیش نازانێت هیچ شتێ نازانێت خستومانتە پۆستێکەوە نازانێت پراوێزە بنووسێت ئەمە هۆکارێکی سەرەکیە کە ئەو خەڵکە لێمان ناڕازیە و لە عینە کاتی شاوامە لە خۆمان کردو لاواز بی لە بەقا ئەی چیم کەمەوەی بەقوت بینەوە من تازە خەمی خۆمم نییە خەمی کوڕەکەممە خەمی کچەکەممە خەمی نەوەکانمە خەمی گەنجەکان بکە لە شەقامەکانی سلێمانی و هەولێر و دووەکان کە بێکارن پێویستە کات ئێستا ئەوان ژێرخاکەکەیان نەوتە بە من ئەگەر یاسای نەوت و غاز هەبێ بە پێی دەسوود معاملەم لەگەڵا بکات ئەتوانم ئەو گەنجەم هەلی کاری بۆ دروستکەم نەک لێرە لە بەسڕە بووی دانیم لە بەغا بووی دانیم بەهارەکەم بۆ بێنێتەوە بۆ کووە بێنێتەوە بۆ خێزانەکەی لە سلێمانی لە سلێمانی سوودی لێوەرگێ ئەمە فکرێکی استراتیجێتی پێشکەوتوویە تەمەنەکەم قیاداتی سیاسی بۆ هەڵوێستە کار بکەن و لەم دەنگدانەشە پشگیری لایەک نەکەن بۆ لەسەر لایەکی کە یعنی چونکە ئەمانە کاندیدی کورد دەبن بۆ پەرلەمانی عێراق جوان نییە جیاوازی بکەن لە نێوان ئەم کاندی بۆ ئەم کاندی لە نێوان هەر ژیانێکی سیاسیە بێت و لەسەر ئاسی کوردیش بێت دکتۆر بە تایبەتی بۆ سلێمانی کە جەنابتان وەکو کەسایەتێکی شاری سلێمانی جگەل لە پسپۆڕێکە جگەل لە پرۆفیسۆرە جگەل لە کارگێڕی و دارایی تا سلێمانی نوێنەری زیاتر بێ کەمتر نییە بەمعنە بە تایبەتی بۆ لیستی 275 پارتی بەرمەبنای چی منم پرسیارە ئەەکەم دکتۆر ئاوەدانی ئەمە ئەبینن سەر ڕای ئەو هەموو کۆت و بەند و تەوقانی لە گردنی کورتکراون بە تایبەتی لە مەسایلی بوجە و موچە بەڵێ بێکمان من کاندیدانی سلێمانی با بڵێ ژمانی کورسیەکان بۆ سلێمانی 18 کورسیە ڕۆژێکان لەگەڵ کۆمەڵێک لەو برایانی کە کاندید کراون لەسەر لیستی 275 پێم وتن وتم تەمە ناکەم ئێوە ئەوە بەتوانابن لە چاو لیستەکانی کە بە هەستێکی نەتەوایەتی و نیشتیمان پەروەردیەوە 18تان دەچێت حەڤەکەی کەی ببێ بە احتیاط بەس کاوەیان نەبێ من مهم ئەمەرجە لە دنیای هەڵبژاردنە هەمیشە منافەسەیەک دروست دەبێت بەڵام ئامانجی بەڵێ مهم ئەوەیە
کەسێ بچێتە پەرلەمانی عێراقەوە دیفاع لە نەتەوەکەم بکات، دیفاع لە نیشتیمانەکە بکات، دیفاع لەو خاکەم بکات کە داگیر کرایەوە. ئەو لایەنە سیاسیەکان خۆیان ئەترافەکەن کە خیانەت لە نێوانیان هەبووە. ێ باشە نابێت تۆ ئەمڕۆ بیت سنگی ئەو لایەنە سیاسیانە جیاکەیتەوە. هۆکارەکەی چی بوو؟ بۆچی وابووین؟ بۆچی هەموو یەک نەبووین؟ خۆزگە بە خۆزگایەتی خوا گشت قیاداتی سیاسی لایەنە سیاسیەکان هەمویان لەژێر یەک شەتراکاریان کردە بوزانێ ئەمە چیە چۆنە بووی لە بەغا و چۆنیش قەراری مەسیری عێراقمانەیە و مەسیری شەرقی وسەطیشمانەیە. ناڵێن ئێمە ئەشی لەمەوە ئێمە کەمال نین، کەمال بۆ خوایە، لاوازیمان هەیە بەڵێ بە زۆرە تۆ لاوازیەکەم بۆ دابۆشە نەک بی تۆ دەهۆڵم بۆ لیت بڵێ لاوازی کردوایە. ئەمە تەنها کاک دکتۆر فۆکسمان لەسەرەوەی بۆ نمونە چەند نوێنەری لایەنە سیاسەکان ئەچنە عێراق، بەڵام ئێمە ئەبێت چەند نوێنەرایەتیمان هەبێت لە ڕێی وەزارەتەکانەوە بە تایبەتی بۆ ئەم جارەی بەڕوونی سامی چی نەکرد بە بیانەوە بۆ ینی هەر جۆر بێ موچە و بوجێ نارە. بەڵام نوێنەرەکانی تر لە ڕێی وەزارەتەکانەوە چۆن کۆنسڵات و دنیای دەرەوە ئاگادارکەنەوە کە بەو شێوەیە پێشێلکاری دەستور و یاسای فدراڵی عێراقی فدراڵی ئەکرێت. سەرۆک کۆمار بەڵێ لە سەرۆک کۆمارەوە بەرپرسم لە نوێنەری کووردە هەتاقوێتە کەسایەتیەک کە ئەمڕۆ نایب عەریفێ بێت لە هێزێک لە هێزەکانی عێراق دوو خەتی هەبێ هەمویان بەرپرسن لە ڕووی مێژووەوە لەسەر ئەمەی کە کوردی کوردستان تاڵ و ناخۆشی بینیوە لە ماوەی ئەم 6 ساڵی پێشوە تایبەتی بۆ ناوچە کوردستانەکان بێگومان. تۆ وەرە من ماڵی خۆم لە ماڵەوە برسی، بەڵام تو ئەگەر بتوانی لە دەرەوە داهاتم بۆ بێنی، بتوانی لە دەرەوە خۆشیم بۆ بێنی باشترە بێ بۆم. بەس تۆ ئەگەر بچی لەوێ فقط ئینتیزاری بودجە و امتیازاتی خۆت بیت نەتەوەکەتی بیرچێتەوە شتێکیە. بۆیە من ئەڵێم لێرە ئەتیهامی هیچ کەسێ ناکەم، مەزەڵێم لە سەرۆک کۆمارەوە بەرپرسە لە پێشیە خۆی چووکە ئەو با بڵێن محافظەی دەستورەکە جێبەجێکردنی نوێنەرەکانمان لە دەستوری فدراڵی عێراقدا دانیشتن بڕیاریان دەرێت. سەرۆک کۆمار ئەو بڕگانەی کە پێشێر کراوە پێویستە کە ڕاوێژکارەکانی سەرۆک کۆمار بیخەنە بەردەمی ئەندامانی پەرلەمانەوە لەوێ پشگیریان بکات بۆ وەزیرەکانمان و وەکیل وەزیرەکانمان بۆی لە نەتیجەی نهائیە بەڕازانی کورد وەزعی خۆی بەقووەت کردوێتەوە لێرە. بەس نەک ئێمە قەرار ئەدرێ لەسەر یاسایەکی معەن لە 4 مانگ مەعاش دواکەوێت لەسەر ئەو فەرمان بەرە نەکبەتە کە 600,000 دینار مەعاشێتی، بەڵام بەرپرسێکی بەرزی بەغا نەکوێتە قسەکردن. ئەمە نوێنەری کورد نییە، ئەوە نەکبەتی کوردەکرد لەو جێگایانە بێت. دروستە. جا دکتۆر من کاتەکەم هەرەوەنە بەشەکە و ویستم بڕۆمە ناو قسە و باسیەوە بە تایبەتی لە 2023 کاک دکتۆر کاوە قەرەداغی تێبینی هەبووە لەسەر ئەو یاسایی کە دەرکرا. بۆ نمونە حتمما ئەمێ بەم شێ گۆتای بەرنامەکە بێنم لەگەڵ کاک دکتۆراییش ئەوەیە حتمما دکتۆر کاوە قەرەداغی وەکو لە بواری کارتی ڕووی دارایی تەمەن بە ژمارە سی لە لیستی 275 پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی بەشداری حتمما لە دوای سەرژمێریەوە کاک دکتۆر پرۆژەی هەیە و بیرۆکەی هەیە و ئەو مافانەی پێشتر پێشەل کراون لە ڕێی ئەم سەرژمێریەوە کە ئەمجارە کرا کاک دکتۆر حتمما پرۆژەیە لە من بەم ئەجێدانەوە بەم بیرۆکە و بەم پرۆژانەوە ئەچمە پەرلەمانە گەرخوای بیکە. من پسپۆرەکەم کارگێڕی دارایی بەڵێ ژمێریاریە یاسای دارایی عێراق قانونی ئیداری مالی دەوڵەت غەڵەتی تایە لە ڕووی یاسایی و غەڵەتی تایە. ئەو ڕووی یاساییە لە چەند سێ بەرگایە تایەتی بەداخەوە ئەندامانی پەرلەمانی عێراق نوێنەرانی کورد ئاماژیان بۆ نێەوە وەجیگەلەوە بودجە من لە بەغابم نایڵم بودجە بۆ 3 ساڵ بێ. ئێستا بودجە ئەگەر بۆ 3 ساڵ لە ماوەی ئەم 3 ساڵی پێشوە دۆلار ببووە بە $10 عفووە نەوت ببووە بەرمیلی بە $10 وەزعی عێراق چی لێ هات لە هیچ جێگایەکی عالەما نییە بودجە بۆ 3 ساڵ بێ بودجە بۆ 1 ساڵە ئەشکری لە ساڵە بچووکی بێ بە نسبەت پرۆژە ئەندازیاریەکانەوە قەزبەت گوزاریەکانەوە کە ناو شار و ناوچەکانە بەڵام بە نسبەت عێراقەوە بێ ساڵ بە ساڵ بەستە ساڵ بە ساڵ بەڵام احتیمال بکرێتە سەر چی بۆ نمونە بەرمیلی نەوت ئەڵێم ئەگەر بۆ نمونە ئەوزاعی نێو دەوڵەتیە ئابووری کۆڕۆناکە بڵێ نەوت بوو بە $10 بودجەی عێراق چۆن مسادقات چۆن ئێستا حالیان موچەی ئێمە مانگی هەژ نەهاتووە بەغا مانگی 10 تەوزیعەکە زۆر جار لە تۆڕی کۆمەڵایەتەکانە کە باسێک یان لە ڕاگەیان نەکادا تەیف سامی ئەڵێ هەتاکو
موچی بەغانەیەم موچی هەرێم لایم کەوا بوو هاوڵاتی کورد دەرەجە دوو سەیر و ئێمە سیرێکین ئیسەش لە عێراقی فیدراالیە کاترا بە فیدراالێت ناکەن تێگەیشتی زۆر ناڵم هەمویان زۆر لەلایەنە عەرەبەکانمان کە هەمان لە عێراقا ئێتراف بە فیدراالیەکەمان ناکەن ئێتراف بە کۆنفیدراالی عێراق ناکەن بە گشتی ئێتراف بە مرۆڤایەتی کورداکەن بواتنی با بڵین هاوڵاتی دەرەژی و دوو سێمان دانیە من پێشێلەکە دوومان من یەکێکم لەو فەرمانبەرانی کە لە شارستانیە موچەم نەدراوەتی یعنی ئەوەی کە ئەو فەرمانبەری کە گوێی لێمە ئەو ئەفسەرەی کە گوێی لێمە ئەزانیە من معاناتی ئەوم هەبووە دەوەرن یا لایەنە کوردیەکان ئەی بە بۆتان ئەمڕۆ یەک نەبن کە ئەڵێ تەیف سامی ئەڵێ من مەعاشی عێراقیەم هیمانیدا اینجا هی کوردستانیەم پێویستێکرد ئەندامانی پەرلەمانی عێراق و نوێنەرانی کورد بێ بڵێ ئەبێ بهێنینە موسائلی بکەین لە بەردەمی یاسا ئێمە عێراقی نین ئێمە مرۆڤ نین ئێمە هاوپەیمان نین ئێمە هاو شەریکی دەسەڵات نین لەگەڵتانە ئەی بۆچی موافقانمان پێشێلەکیە حتا ئەوانەشی کە مەعاش وەرەگرن لەسەر عێراق واللهی ثم والله ئەگەر ئەوان لەوێ مەعاش وەرگرن لە هەموو ئاسەکانە هەرێمی کوردستان وەری نەگریە بە حرامیانە بێت وا ئەکات چونکە نەتەوەکیان من ماڵی شارەکەم ماڵەکانم مناڵەکانی دراوسێکەم برسی بێ بەس مناڵەکانی من تێر بن هەل شەڕی حاسدین ئیدا حەسەد دروست پرۆفیسۆر کاوە قەرەداغی سپۆرت لە کارگەڕی و دارایی لەسەر لیستی ژمارە 275 بە ژمارە سی لە دەڤەری سلێمانی کاندیدی پارتی دیموکراتی کوردستان دکتۆر ئاخر فرسەت دەیەم بە جەنابتان خۆتان دووبارە بناسیێنەوە و لە سلێمانی پسپۆڕەکەتان من خوافیزی لێک بەڵێ من تەبە ناکەم لیستی 275 سەرکەی و لیستەکانی کەش سەرکەون بەڵام یەک دەست بن یەک دەنگ بن بۆ کورد و کوردستان من لێرەوە نیدایەک تەقدیمەکەم بۆ دەنگدەرانمان لە کوردستان و لە عێراقیش لەگە سلێمانیش من ئەڵێم دەنگ دەری دڵسۆزی گەل و نیشتیمان ئێمە پێویستمان بە دەنگی تۆیە بۆی بتوانین بە هاوکاری هەردوو لامان هیوایە دروستکەینەوە لە نێوان خۆمان و نێوان نەوەکانمانە وەکو کاوم حەمە فەرش قەراخیش سپۆڕی و شارەزایی خۆم لە بواری زمانەوانی کارگەڕی و داراییە و ئەزمموی ژیانم لە سەربازیش و لە شارستانیە لە 43 ساڵە چۆ من تەقاعد بووم لە 43 ساڵە گشت ئەو مافە پێشێلکراوانەمان کە تووشما بووە بەهۆی چەندین بڕکە بەرگەی دەسووری جێبەجێ نەکراو و یاسای پێشێلکراوی عێراق بیگەڕێنینەوە بۆمان ئینشاءالله سەرکەوتووە بن ئینشاءالله گشت ئەوانی کە کان تەمەناکەم گشت ئەوانی کە کاندیدن خاوەن هێز و توانا و دیفاعکردن لەسەر گەل و نیشتیمانەکەمان ئەوانە پێشکەون با من ئاخر کەس بم سواسانەکەم زۆر سپاس دکتۆر گیان بە خێراتی خۆشەویستان و عەزیزان بە ئومێدی کوردستانێکی بێز و سەرکەوتنی ئەو لیست و کاندیدانەی کە نەفەسێکی نیشتیمانیان هەیە و بە نیەتی خزمەت دەیانێ بچنە پەرلەمانی عێراق و نوێنەرایەتی دەنگدەری خۆیان بکەن هەمیشە کامران و تەندروست بن.